خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. جارێکی ترخوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قبول بکا و ئینشاءڵڵا بەرە و جەژنێکی خۆشی و شادی و سەلامەتی بۆ هەموو لایەک و پشتی و ئەم بەخوای گەورە و کوڵێن لیستی موچەشیان ناردۆ بەڵکو ئینشاءڵڵا موچەی مانجی سێش بەر لە جەژن دابەش بکرێ و کەمێک قەیرانی جیرفانی خەڵک و هاوڵاتیان و موچەخۆران کەم بێتەوە. پرسەکەی ئەمام شەو جارێکی تر مەسەلەی هەڵبژاردن و دواکەوتنی یان بژارینەکردنی پارتیە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. سەرجەمهێز و لایەنە سیاسیەکان بە اعترافی کۆمیسیۆن خۆی لیستی ناوی کاندیدەکانیان ڕادەست کرد و چاوەڕوانی دەی شەشن یان دەی حوزەیرانن بۆی هەڵبژاردن بکرێن. لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان لە هەولێر و دهۆک دەسەڵاتی سەربازی و ئیداری هەیە، ئەو دیفاکتۆی لە هەرێمی کوردستان هەیە. خەڵک بەدگومانە لەوەی کە ئایا پارتی ڕێگادا سندۆقەکانی دەنگدان لەوێت دابدرێت یان باوێنەکە گەورەتر بکەین. ئایا هەرێمی کوردستان ڕوبەڕووی چ پێشهاتێک دەبێتەوە؟ ئایا یۆنامی و ئەمریکا و ئێران و تەنانەت بەخداش چ ڕۆڵێکیان دەبێت لەوەی کە دۆخەکە بەرەو ئاقارێک نەچێت هەرێمی کوردستان چێتە تونێلێکی تاریکتر، چکە هەر یەکە و بە جۆرێک مەساڵحی لەو دۆخەدا هەیە. ئەوەی تا ئێستا ڕوونە ئەمڕۆ جارێکی تریشتی نیشتیمانی کوردستان لە زاری ڕزگار حاجی حەمە لە پرساوی دەستگا هەڵبژاردننی ئەو حەزبە تەکیدی کردەوە کە یەکێتی ئامادەیە بۆ هەڵبژاردن و هەندێک لە چاودێرانی سیاسی فەرعێکی تر لەو بابەتەکەنەوە. پێیان وایە ئەمە ڕۆژانی دوای لە ڕۆژانی دوای ڕیفراندۆمە چێت. ئەو کاتەژ ئەمریکا بە سەرۆکی ئەو کاتی هەرێم کە سەرۆکی ئێستای پارتیە پێیان وت کە پێویستە ڕیفراندۆم نەکرێت، بەڵام ئەوان کردیان. ئێستا پێچەوانەیە ئەوان پێڵێن هەڵبژاردن بکە، بەڵام ئەوان نایکەن. بۆ هەموو ئەو پرسانە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق خاوەن ئیمتیازی دەستگای ستاندارد و نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆکەین بە سوپاسێکی زۆرەوە ڕای سەرقاڵی خۆی لەو لێرە و لەگەڵمانە بێ. مامۆستا سڵاو لێبێ، خوای گەورە ڕۆژۆکەتی قبول کردبێ ئینشاءڵڵا. ئەمەوێ سەرەتا بۆ بینەرەکانم سوپاس دەکەم. ئەمە بۆ بینەرەکانم هەڵسەنگانێ بکەی بۆ ئەو دۆخەی هاتوۆتە پێشەوە لە دوای 92 پارتی ئەڵەیە کە ئێمە خۆمان خوڵقێنەری پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی دموکراسین، بەڵام ئەوە تا لەو هەڵبژاردنەدا بەشداری ناکات. ئەمە هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەبات؟ بەنای خوای گەورە و میرەبان. خۆی ئەو هەڵبژاردنە وەک هەڵبژاردنەکانی ڕابردوو نییە، زۆر تاخیر بووە، باجی گەورەی لەسەر درایە، ڕێککەوتنامەیەکی وەکو برەی ئەگەر ڕێککەوتنامەش دەتوانێت برین تەوافقێکی نێودەوڵەتی عێراقی کوردستانی وەلێنەوە حیزبەکانیش هەموو و جەنابی سەرۆکی هەرێمیش خۆی ئەو ڕۆژەی دیاری کردیەوەتە لە لای برایانی پارتی دیموکراتی کوردستانەوە دیاری کراوە. ئێستا وازح دیارە کە هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی ڕاستەقینە دەبیت تقریبن. ینی بۆ یەکەم جارە هەڵبژاردنێکی ڕاستەقینە دەکرێت لە کوردستان کە خەڵک دری پێخۆشە، هەموو ئیرادەکی نێودەوڵەتی لەسرە عێراق کاروباری خۆی ڕێکخستیە، دام و دەستگای هەرێم لە بەرامبەردا بەماوە بەسەرچوو وەسڵ دەکرێت، کەواتە زۆر ئاستامە چیتر قسە لەسەر ئەوەی بکرێ دوا بخرێ یان لە کات و ساتی خۆی نەخرێ یان هەر لایەنێک بتوانی ڕێگری بکە. بۆیە ئەو هەڵبژاردنە دەکرێ ئەگەر نەشکرێ ینی تاکە کارت لە بەردەم برایانی پارتی ئەوەیە سەرۆکایەتی هەرێم مەرسووم دەرکا، بەڕاستی تووشی کێشەی زۆر زۆر گەورە دەبنەوە، هەم هەرێم هەم خودی سەرۆکایەتی هەرێم. چکە ئەگەری هەیە خەڵکە ئەو پرسەجارشکە باتەوە دادگای فیدرالی، خودی سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم بکەوێتەوە ژێر پرسی دادگا، ئەو کاتی حکوومەتیش مانای نامینێ سەرۆکایەتی هەرێم ڕەنگە هەڵش. بۆیە لە بە هەموو مانایەکان برادرانی پارتی وەک خۆت باست کرد ڕیفراندۆمێشترا شێوازێکە لەو وەزعی خۆی توش کردەوە. هەموو لە یەکمان دەشمانزانی ئەو قرارە سائب نییە، دقیق نییە، هەڵەی تێدایە دەبوابی وا لە خۆنەکەن کە ئێستا وایان لە خۆ کردیە. بەڵێ مامۆستا مەسەلەن پارتیەکان ئەڵێن برادرانی پارتی ئەڵێن کە پارتی هەتا بەرچاوی ڕوون نەبێت هەڵبژاردن ناکا و ئەو هەڵبژاردنە دیزاین کراوە
بە وڵاتێکی قلیمی کە مەبەستیان ئێرانە بۆ هێزێکی سیاسی کە مەبەستیانێکێتە بەڕاستی بەڕێستان وەکو کەسایەتێکی سربەخۆی بێلایەن پێتان وایە ئەمە لە ئێستا بۆ شێوێ دیزاین کرابێ یان بابەتەکە پێچەوانەیە؟ دزین چۆن ئەمە ینی ئەو قسە زۆر بە هەڵەیی دەگوترێ لە ناوچە دابڕێنراوەکان کرا نیوەی کوردستانە ئەبرادرانی پارتی 6 کورسیان هینە ئەوە نیوەی کوردستانە کە خۆ لە ئیشی تر وەرە تەمەشای ناو کوردستان کە بزانە ینی شعبیەتی ئەو حیزبانە چەنە خۆ لە هەڵبژاردننی پێشووتر ئەبرایانی پارتی لەسەر تاسەری کوردستان بە بادینانیشەوە کەمتر لە 120 دەنجی میلەتیان هینە ینی ئەوە وەزعی ڕاستەقینەیە ئەوەی هەتا ئێستا کراوە ڕاستیەکەی سوود لە دوو شت وەرگیراوە یان برین سوود لە چەند تەوەرێک وەرجراوە یەک لەوانە کە تووڕەی خەڵکو و تووڕەی خەڵکەش بوو گزارش بەوە کراوە کە بایکۆت دەکەن کاتە بە کەمایەتێک حکم کرایە تا ئێستا دوو هەڵوێستی حیزبە کوردستانیەکان بە یەکێتی و بە ئیسلامی و بە هەموو لایەکان ئیلا دەرەجە زعیف بووە بەرامبەر دەسەڵاتی کوردی سێمیش ئەوەیە لەسەر ئەساسی تەزویر و ساختە و باتڵ حکم کرایە ئەنی ئێستاوە تێی دەگەین بە وازحی ئەبرایانی پارتی لەو هەڵبژارنەی کە دەترسێن ئەوە یەکەم جارە هەڵبژارنێکی ڕاستەقینەیە دەکرێت ئەمن هیچ عیلاقم بۆی نییە داخۆ دێزانی ئەمریکایان دێزانی رووسیایان دێزانینەوەی ئەوە لە گۆڕنیە ئەمن واقعی کۆمەلگەی کوردی دەزانم چنە ڕازایەتێکی بەرامبەر دەسەڵات هەیە یعنی تەمەشای لە فەیسبوک گەڕێ وەرە ناو بازار وەرە ناو داتاکان وەرە ناو ڕاپرسیەکان هەمووی یەکسمان پێرەوە برایانی پارتی ماوەیەکی زۆرشە دیڕاساتیان کردووە هیچ عیلاقی بە مۆزوعینە بە خۆیان دەزانن ئەو جارە لەو هەڵبژاردنەی دەرناچن کاکەەوە هەر ئێرە نیە تورکیا ینی خۆەوە تەمەژا دەکەین دەبینین هەڵبژاردنێکی ڕاستەقینە ئەوڕۆکرا حیزبی داد و گەشە پێدان چی بەسەر هات هەمان شتە لە کوردستان ئەمە بۆ یەقەی ئێران و تورکیا و ئەمریکا و فلانژێن و فلانژین کە خۆت غڵەت دەکەی خۆت نازانی کۆمەلگەی بەڕێوەپەی یعنی لە هەموو ڕوویەکۆ قەیران ئاخر میلەت چۆن دەنگ بدایە ینی ئەم تەعجوبم دێ ینی چاوەڕێی ئەوەی دەکەن لەو میلەتەی ئەتو نانت بڕیبی ئاوت بڕیبی کارەبات نەدابی تێ پارە و سامانت هەموو لێ بردبی سیاسەتی نەوتت هەڵەبی موچەت پێ نەدرێ وەتەنت نیوەی ڕۆیشتبی نیوە وەتەنەکەیت کە تورکیای لێبی و ئێرانی لێبی و ینی ئەوە بە چۆن دەبی تو داوای ینی دەبی لێکدانەوە یەک نەبی کەسێک برێکا کە ئەتووە چۆن دەبی دەنگ بینێ ئەسڵان ئەم لە لای من سەیرە 12-13 کورسی بینێ حیزبی دەسەڵات لە کوردستان بەو وەزعی 12-13 کورسی بینی گەلە زۆرە نەک ئەوەندا کورسیەی کا هەیتی ئێستا باشە مامۆستا قسەیەکی تر هەیە لەناو ئەو بابەتەدا هەڵبەتە درێژتر دەچمە سەر بابەتی پێشووتر بەڵام باز لەوە دەکرێت گەر هەڵبژاردن بکرێت لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان هەولێر و دۆوەک باڵادەستە ڕێگە بەوە نادا ئەگەر فەرمیش ڕێگە نەدا بەڵام لە ڕێگەی کۆمەڵی خەڵکەوە مەسەن هەوڵی تێکدانی دەدان هەوڵی ڕێگریکردن دەدا لەوەی هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێ ئەمە چ دۆخێک بۆ هەرێمی کوردستان دەخڵقێنێ؟ خۆی بێزگە لەو کارتەی باسم کرد کارتی سەرۆکایەتی هەرێم کە ئەویش بەڕاستی سەرنجامی باشی نییە هەم لە بۆ هەرێمی کوردستان هەم لە بۆ خودی برایانی پارتی و هەم بۆ خودی سەرۆکی هەرێمیش بەڵام ڕێگایەکانی تر ئەو بوارە نەماوە کارتی بەردەستی حیزبی دەسەڵات زۆر لاواز بووە بۆ نمونە کاتێک کە حاکمەکەی کشاندەوە وایەنزانی ئیشێکی زۆر گەورە ڕوو دەدا لە کوردستان کاتێک کە بەشداری هەڵبژاردنیان ینی وەکوورەی بایکۆتیان ڕاگەیان وایەنزانی ئیتر زۆر گرنگە و میمە و دوایە کەسی بەگەرنەکە دەزانی دەبی برایانی پارتی ئاگایان لێبی ئەو کاتی کە ڕیفراندۆم کرا دیسان شێوەی وابوو بەڵام ئەو کاتی یەک کۆمەڵە حیزبی کوردستانی لەگەر بوو و خەڵکی کوردستانیشی لەگەر بیان لەکەوەی ئەو جارە دەبی زۆر جوان ئاگاداربی نە حیزبی کوردستانی لەگەرە نە خەڵکی کوردستانی لەگەرە بە تاقی تەنهایە چۆن دەتوانی ینی قەرارەی ئینفرادی بدە هەموو پێیان باشە هەڵبژاردنەی ڕاستەقینە بکرێ برێ ئەمن نابی دەبی هەڵبژاردنەیەک بکەم دەبی تەزویری تێدابی دەبی باتڵی تێدابی دەبی ساختی تێدابی دەبی کوردی ئەولای تێدابی دەبی ناوی وەهمی تێدابی کاکە ئەوە ڕۆیە ئەوە ناکرێت تازە ئەوە هاتۆتە پێش و تەواو دەبی بەوەی قایلبی کاکە دەستگۆڕیەکی دەسەڵاتی ڕاستەقینە هاتۆتە پێش گۆڕانکاریەک هاتۆتە پێش هەموو دنیا دەزانی ئێمەش دەزانین
گۆڕانکاری هاتە پێش دەستگۆڕی دەسەڵات هاتە پێش ئەو دەسەڵاتە دەبی تەسلیمی لایەتکە بکرێ ئەمجا من نازانم معارزەیە یەکێتیە میمەوەی دەستگۆڕێکی دەسەڵات دەکرێت ئەگە معارزەی یەک پارچەیبی نۆرەی ئەوان بوو بەڵام کە بەو پەرتازیە ڕەنگە دووبارە هەر لە بینی پارتی و یەکێتی و دەستگۆڕی دەسەڵات بکرێت معنای چیە بە معنای ئەوەیە لە ساڵی نۆتەکان هەتا 96 و 7 یەکێتی نیشتیمانی حکومی کوردستانی کرد و حکومەکی جوانی نەکرد لە دوایوی لە 97 بە دواوە حکومی پارتی دیموکراتی کوردستانە هەرێمی کوردستانی وێران کردیە بە کامیلی معنە بە معنای ئەوەی جارێکتر ئێستا دەبی لە دەستەوی نەبینێ ئەمن بەجێرەوەی دەیخوێنمەوە کە معارزە لاواز و پەرتەوازیە ڕەنگە جارش کرد بکەوێتەوە دەستی یەکێتی ئەمنیش وا هەز ناکەم یەکێتی بەو وەزعی جوان حکوم بکە بەڵام ئەوە خۆیان دەزان بەڵکو چاکسازیەکی گەورە دەکەن وەزعی زۆر گەورە دەخڵقێنن هەر لە ئێستاوە مەسەلەن دەست لە بۆ خەڵکی تەکنۆکرات دەبن ئەو حکوومەتەی داهات و تەسلیمی خەڵکێکی تەکنۆکرات دەکەن جوان ئەوانش پشتیوان دەبن یعنی مەجال هەیە کوردستان جوان بکرێتەوە بە شێوەیەک لە شوەکان بەڵام گۆڕانکاری ئاتیە لا ڕێیبە فیها مامۆستا ئەگەر ئەو پێشنیازە مەسەلەن ئێستا لە عێراق ڕاستە بەڕێز مستەفا کازمیە کورسی دوو کورسی هەبوو محەممەد شیع سوودانی هەروەها عادل عەبدولمەهدی بەڕێزیان هەروەها یعنی چی تێدایە لەگەڵ ئەوەی ئەو هەموو قەیرانانە لە هەرێمی کوردستان ڕوویاندا مەسەلەن کەسایەتی تەکنۆکرات کەسایەتی بێلایەن و سربەخۆ لەلایەن بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستانەوە یان پارتی دیموکراتی کوردستان و هێزولانە سیاسەکان دعم بکرێ و بکرێتە سەرۆک وەزیرانێکی بێلایەن لە هەرێمی کوردستان بۆی هەم ئینتیما بگەڕێتەوە و هەمیش بەڕاستی مەسەلەن حکوومەت ئیشی خزمەتکردن بێ نەک سیاست بکات نەک خەریکی ململانە بێ لەگەڵ پارێزگایەک لەگەڵ شارێک لەگەڵ جادەیەک مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەو نوکتانەی کە هەیە ڕەنگە مێژووە گەربیان نووسێتەوە نوکتەی زۆر تراژیدین لە پارێزگای هەولێر جادەی بالیسان هەیە ئەوە 4 ساڵە بۆ حراجکردنی یەکێتی پارێزگای هەولێر سیولەی بۆ سەرف ناکە مەسەلەن ڕێگەی کۆیە هەیە بە هەماشێوە بۆی خەڵک گلەی لە یەکێتی بکە یعنی ئەوە حکوومەتدارینە و حتى گەر یەکێتیش بیکە یعنی کاتی ئەوە نەهاتووە بەڕاستی بۆ گەڕانەوەی ئینتیما بۆ خزمەتکردنی خەڵک بۆی حکوومەت ئیشی حکوومەتی خۆی بکە نەوەکو خەریکی سیاست و مەبەستم سیاست ئەوێ دژایەتی حەزبەکانی خۆی پێ بکە کاتی ئەوە نەهاتووە بەڕاستی مامۆستا مەسعود خۆی دەزانین چێت ئەو گلەی جەنابێت یان ئەو ناڕزایەت یان ئەو هاوارەی هی ئێوە ڕاستە حەقتانە بەڵام دەبابی پێشی ئەوەی لە حکوومەتی بکەن لە تیمەکەی یەکێتی بکەن کە چەندە لاوازە لە ناو حکومەت وەڵاوە من بەڕێی من هەر تیمێکی هیر حیزبێک چه ئیسلامی بی کە چوینە ناو حکومەت چێ گۆڕان ئێستا لە ناو حکومەتە چیەکێتی لە ناو حکومەتە تیمەکان لاوازن ئەوجا من نازم لەوێ چیان بەسەردێ بۆ و لاواز دەبن یعنی ڕاستی دەوری ئێتیلاڤیان تەوافق وهانیە حیزبی قائیدی تێدایە ئەوان کە حیزبی وەکو برەی گوێڕایەلن یان تەنها بەشدارن ئەوەی پێدەگوترێ شەراکە و یان ئەمە هاو بەش ئەوهانیە ڕاستی یعنی کەس شەراکەت نییە لە حکومت برایەنی پارتی حکومت و هەموو شتەکان بەڕێوە دەبن قسە قسەی وانە وتە بێژ لە وەکو برەی دەرەی حیزبیەکی مستەوای ناوچەیە یعنی ئەوە حەقیقیە ئەو شتانە بەڵام ئەمێن لەوەی دەگەڕێم لەو جوابەی باسی قەیرانت کرد یعنی ئەگەر دەستگۆڕی دەسەڵات نەبی چڕوودا مەبەست کەسێکی سەربەخۆ کەسێکی تەکنۆکرات ببێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاتی ئەوە نەهاتۆ بەڕاستی بە 100% ئەمنیش ئێستا دەمەوێت تەجروبەی عوسمانی بەخێرایی باز بکەم بۆ نمونە دەوڵەتی عوسمانی 24 قەیرانی هەبوو لە ناو دەوڵەتی یەکەم جار قەیسەری رووسیا ناوی لێنا دەوڵەتە نەخۆشەکە طبعا ئێستا هەرێمی کوردستانیان حکوومەتی هەرێم ڕەنگە لە 100 قەیرانی زیاتر هەبی یعنی ناتوانانی ناوی لێ بنێ حکوومەتە نەخۆشەکە حکوومەتە ئەندرێن حکوومەتی ماوە بەسەرچوو بەڵام ئەو ناوە خەفیفە حکوومەتێکی مردووە حکوومەتێکی ناحکومە هەرچی ناوی لێ دەنێ ئەوەیە کەواتە چۆن عوسمانی توانی ماوەی تەمەنی خۆی زۆر درێژ کاتێکە حکوومەتی لە تەکنۆکرات پێکینە لە ئیتیحاد و تەرەقیەکانی پێکینە لە خەرچی بێلایەن پێکینە زۆری تەمەن درێژ کردەوە ئێستاش وایە لەو قەیرانەی ئەگەر لە خەڵکی بێلایەن حکوومەتێک دروست بکەن کە خەڵکەکی یەکجار زۆرمان هەیە لە شارەزا لە وەزارەتی کاکە ئێستا کەی ئەوە وەزارەتە ئەو وەزارەت تادەی هەیە من ڕێزم هەمویان ڕەنگەوانە بن کەسیان لە ئیشەکەی خۆی نازانی
بزانە تەمەشای زراعەت بکە، تەمەشای سناعەت بکە، تەمەشای توجارەت بکە، تەمەشای وەزارەتی بابرین فەرمانگەکانی دەرەوە بکە، تەمەشا هەرچی مەلەفەچی تەمەشا دەکەی مەلەف نییە لە هەموو ڕوێکی دۆڕاوە، ینی قەرزارە، لە دیبلۆماسیەت شکاوە، خوێندنەوەی لە بۆ واقع، یعنی تەمەشاکە هەمووی شەق و پەقە. کەواتە ئێستا کاتوساتی ئەوەیە ئەم دەرێم بکرێتە پیاوەتی پێش ئەوەی هەڵبژاردن بەسەرتا فەرز بکرێ و بەتاڵی ئێستا بە شیرنی هەر لە ئێستاوە لە سبەینەوە ئەعلانی ئەوەی بکرێت کە ئەو حکوومەتە زۆر خراپ شکستی هینا لە هەموو ڕوویەکانەوە بە جوانی تەسلیمی خەڵکی تەکنۆکرات بکران، مەجال هەیە هەستیتەوە، مەجال هەیە جەیشی تورکیا و ئێران دەربکە، مەجال هەیە مادەی 140 جێبەجێ بکە و کەرکک بجگەڕێتەوە، ئەوەن هەموو مەجال هەیە ئەوجا لە هەمووی زیاتر مەجای ئەوەی هەیە کە صناعەت و توجارەت و تەکنۆلۆژیا و حەزارەتی کوردستان و موچە هەرچنیە ئەو کاتی موچە نەتواندرێ دابش بکرێت. دەستخۆش بیان پێم وایە ئەو ئیشانە دەتواندرێ بکرێ. باشە ئێستا کەواتە بەڕێزت باست کردکەوات کاتی دەستا و دەستە، کاتی دەستا و دەستی قۆناغیش نییە بەڕاستی، ژانی لەدایک بوونی قۆناغێکی نوێنە، درێژکردنەوەی ئەو قۆناغا ئەو دۆخە بە هەر پینە و پەڕۆیەک بێیان بە هەر موسەکیناتێک بێ کارەساتەکان گەورەتر ناکە، باری سەرشانی کوردایەتی بە تایبەتی قورستر ناکە. بەڕێز مامۆستا زۆر ڕاستە. تەمەشای ئەو وڵاتانەی دنیایەکە کاتێک کە با بڵێن سیستەمێک نیزامێک بەسەر دەچی کە سەرۆکەکەی یان سەرکردایەتەکەی یان بەرپرسانی عینادیەک دەکەن، وڵات خراپ تووشی کێشە و دەبی. بزانە سەدام حوسێن ساڵی 90 کۆتایی بوو، یعنی ئەگەر سەدام حوسێن ئەو کاتی دەستی لە دەسەڵات بشێشا بایەوە، نە عێراق تووشی ئەو حیسارە گەورە دەبوو، نە 65 قەراری لەسەر دەردەچوو، نە وڵات تووشی برسیەتی دەبوو هەتا ئێستاش. یعنی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە ئێستا سەبر وە قەراراتی لەسەر دەردەچی، ئەو قەرارە و یەکەشکەی لەسەر دەچی، مەسەلەن پرسی نەوتە، پرسی شەریکاتە، سکاڵایە لەوێ و لەوێ، قەرزاریە، هاتنی دەوڵەتانی دەوروبەرە لە بۆ ناو کوردستان، بەدەیان شکستی تری گەورە وا لە ڕێیە. باشترین ئیش، عەقلانی ترین ئیش ئەوەیە کە ئێستا حکوومەت و حیزب ئەعلانی ئیفلاسی خۆی بکە، تەسلیم بکرێ و حیزب چیتر چەکدار نەبی، حیزب چیتر حاکمی و محکەمەی نەبی، حیزب چیتر سزنی نەبی، حیزب چیتر میلیشای نەبی. کاکە ئەوە بە شێوێک وا دەڕوە. یعنی هەرێمی کوردستان ئەوە 30 ساڵێ من حەز دەکەم قسە کرد لە بۆ باز بکەم. مەسەردانی سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیامان کرد، قسەی پێگوتین زۆر ناخۆش بووگوتی ئێوە ژیانی ئێوە لە جەهەنەمە لەبەر ئەوەی ئێوە لە ژێر سایەی حیزبی چەکدار حکم دەکرێن. ئەوە 30 ساڵە. یعنی کە قسەکەی کرد ناو جەرگمان سوتاوە زانیمان ڕاز دەکا ئەمە لە چ ژیانێکی ناخۆش داینە لە ژیانی یعنی ئەوانە دەبا کۆتایی پێ بێ. لەبەرچی کۆتایی پێ نایە، یعنی معنای چێت و حیزب 200-300 هزار چەکداری هەبی و میلیشیابی و یعنی ئەوە فەوجی فلانی و لیوای فلان عشیرەتی. ئێستا عشیرەتێک بۆ شەڕیان دوو عشیرەت دەزانی من هەتا ئەوە وەزیری پێشمەرگە جێی لێیە بەڕێزیان پیاوەکی بەڕێزە لەگەر جێگرەکەی پێکەوە پێم گوتم کاک ئەوە دوو عشیرەت لە نێزیک ئاکرێ بە شەڕ هاتن، هەردوو لە هەرچی هێزیان هەبوو چۆ لای ئەوەی 5 ڕۆژ بوو شەڕ بوو، دوای هەر کەسەوە هاتنەوە ناو وەزارەتی پێشمەرگە. ئەوە لە چێوەی دنیاشتی وا ڕوویدایە. کاک خۆمە لە شۆڕشیش ناومان هێزی چەکدار و میلیشیا بوو، بەڵام قەت نەبووە فلان لیوای فلان عشیرەت فلان هێزی فلان کەس. کاکە نەبووە شتیوە لە ناو شۆڕشیش شتیوها نەبووە، لە ناو هیچیەکی دنیاە نەبووە. یعنی ئەو وەزعانە ئەگە کۆتایی نێ خۆمان کۆتاییمان هاتووە. باشە ئێستاکێکی تر لە سیناریۆکان کە باز دەکرێت کە سەرۆکی هەرێم ئەمریکا و یۆنامی و محەممەد شیع سوودانی سەرقاڵی ئەوەن کە قسەیەک هەیە کە هەڵبژاردن ڕێگە بگرن لە ئەنجامدانی هەڵبژاردن و ئەو کارتە بەدەست سەرۆکی هەرێمەوە ماوە کە بۆ نمونە لەگەڵ کۆمیسیۆن ڕێکەوێ مەرسومێکی تر دەرکا کە وەکو پارتیەکان خۆیان ئەڵێن لە پاییزدا یان لە مانجی 11 و 12 هەڵبژاردن بکرێت دوا بخرێ بەو کاتە. ئەمە ڕێی تێدەچێت یان ئەمریکا یۆنامی ئەو فشارە دەکەن بە پێی زانیارەکانی بەڕێز مامۆستا؟ خۆی ڕاستە ئەو محاوەلانە زۆرە، قسە و گفتوگە لەسەر کرایە،
بەڵام بەڕای من لەبەر ئەوەی پرسێکی دیموکراتیا و ئەمریکا تاکە پاساوی مانەوەی لە ناوچەکەی ئێستا پرسی دیموکراسیە چکە بە خۆت زانی کاتێک کە بۆشی کوڕ هات سێ پاساوی گەورەی بەدەست بوو چیمیایی و تیرۆر و دیموکراسی دوانی ڕۆیە بەسەوەی لە دەستمایە ناتوانانی بەڕاستی ئەو بەشداری ئیشێکی وا بکە ئەوجە دوای ڕاستیەکەش یعنی لە بۆ برایانی پارتی زۆر قورسا لە پاش ئەو هەموو ئیدعای دیموکراسی و حقیقیش هەتا ئێستا یەکەمیان هینایە تەمان هەست دەکەن ئەوجارە یەکەم نابن هەتا ئێستا یەکەمیان دەنجیان هینایە ئەجە بە هەر شێوێکی هاتووی یەکەم هاتیە ئەو جارە یەکەم نینە ئەوە هیچ شک و گومان لەوەی نیە یەکەم نینە ئەتوو لەوەی بترسێ یەک لە دیموکراسی بترسی لە هەڵبژاردن بترسێ وە بەڕ ئاشکرا داوای تاجیلکردنی بکەیت دوسێ مانگ ینی ژیانی دوسێ مانگ چیە ئێدیسان دێتەوە ئەو جا ناقانونی دەرەچیە ئەم قەنەعەتم نییە عێراق زۆر ڕازی بی یعنی تو دەبی دیسان ڕزا و تکای لە عێراق بکەیت چاوت شۆڕکەی لە بەرامبەر عێراقێک تو سەد ئیشت کەت پێەیە دەبی پارەی داوا لێ دەکەی نازم چیدە یعنی معنایە مەجاری ئەوە نامینێ پرسەکی وەتەنی داوای لێ بکەیت داوای مادەی سەد یان داوای نازم یعنی بەخۆت ئەوەندە بێ دەستوری بێ قانونی بکەیت جارشکە جورئەتەوە ناکەی قسەی بەرامبەر عێراق دەکەی ئەوجە دوایێ ڕاستی مجازەفەشە مجازەفەیە لەوەی چکە زۆر ناقانونی و نادەستوریە پرسی هەڵبژاردن و دیموکراسی پرسەشی قانونی نێودەوڵەتی هەرچی ڕێکخراوی جیهانیە هەرچی حقوقەکانی جیهان چ مافی ئافرەتە مافی مرۆڤە مافەکانی ترا هەمی تاکید لەسەر دیموکراتی و هەڵبژاردن و دەستگۆڕی دەسەڵات دەکەن کەواتە زۆر مەجای ئەوەی هەیە سکاڵایەک لە کوردستان یان لە عێراق جوولە پێ بکرێ لە بۆ دادگای فیدرالی بە دڵنیام ئەو کاتی هەرێم بە کامیلی تووشیان دەک کێشەی گەورە دەبی خودی سەرۆکی هەرێم توش دەبی و سەرۆکایەتی هەرێم ڕەنگەکە ئێستا تاکە چەترەکە ماوە ئەوش تووشی کێشەیەکی زۆر زۆر گەورەی بۆیە مجازەفەیەکی زۆر گەورەیە ئەگەر ئەو ئیشە بکرێت وا چاوەڕوان دەکرێت مەسەرەن ئەوەی خوێندنەوە تەبێت کە سەرۆکی هەرێم ئەوە بکات مەسەرەن مەرسومێک دەرکات چکە ئەوان پێیان وایە یەکی حەوت ئەو کۆمیسیۆنە ئەو هەیئەتەی کۆمیسیۆن کۆتاییان بەدەسەڵاتەکەی دێت ئەگەر ئەو هەڵبژارنە لە دەی شەژ نەکرێ ئەکید یەکی حەوت ئەوان کۆتاییان پێدێ بەبەستیانەوێ بەو درێژکردنەوەی ئەو هەیئەتە نەمێنێ هەیئەتێکی تر بێ کە یەکێک بوو لە داواکاریەکانی پارتی و سەرۆکی هەرێمیش وەزائیدەن من نازانم بەڕاستی فەرعی دووەمی پرسیارەکەم ئەوە بێ کە ئەو بڕیاری محکەمەی فیدرالی لەبارەی چواربازنە و پێکهاتەکان و لیستی دەنگدەران لە عێراقەوە بێ هیچ گۆڕانکاری بەسەردادێ بە ڕێز مامۆستا بەڕێی من ئەوە گۆڕانکاری بەسەردا نایە ئەگەر چوار مانجی تریش بێ و شەشی تریش با هیچ بەسەریدا نایە تازە دەزانیتە وەک برێ ئیرادەکی نێو دەوڵەتی و خەڵکی کوردستانیش ئەوەیە کە گۆڕانکاری ببی پرۆسی دیموکراسی یان هەڵبژاردنەکی ڕاستەقینە بکرێ بەڵام ئەمن قەناعەتم بەوەی نییە کۆمیسیۆن موافقە بکە کە موافقەنەکە سەرۆکی هەرێم چۆن دەتوانی بڕی مەرسوم دەرکە بەڵام ئەمن معلوماتێک هەیتم 100% نیم پێم وایە هەر لە ناو بنەماڵەی بەڕێزی خۆشیان گلەیان لە سەرۆکی هەرێم هەیە دەرێن ئەو کاتەی کە ئەو کاتەی داینە گلەیان لێ هەیە پیان باش نبووە نازم دیڕاستیان ئەوان عادەتەن پێکەوە ئەو گفتوگۆ و ئەو ڕاوێژیان هەیە نازم چۆن ڕاوێژ نەبووە یان هەبووە ئەلمهم بە کامیلی هەست دەکرێت ئەو جارە هەڵوێستەکان لێکجیان بۆ نمونە لە ئاخیر دانیشتنی مەکتەبی سیاسی برایانی پارتی ئەگەر معلوماتەکەم دقیق بی کاگنێتیر بەشداری نەکرێت بەڵام گوتیە من ڕێیم لەگەر ئەکسەریەتە و لە ناو کۆبوونەوەکەش مناقەشە نەکرا یان مەجای بناقەشە نەبوو دەزانانی ئێستا مشکلەش کەش هەیە لە ناو حیزبی کوردی خەریکە ئەوەش دەبتە باو ئەنامی مەکتەبی سیاسیە نازم سکرتێری مەکتەبی سیاسی وجی هەر حیزبەچی بی حتا توانای قسەکردنی نییە یعنی دەزانی غەڵەت تا ئەویشە مثلا لە ناو زۆربەی حیزبەکان ئەوە کێشە پەیدا بوو ئێستا عائیلەک مسەیتەرە یان چەند کەسانێک مسەیتەرن بەڕاستی مەجای ئەوەی نادایی بەرامبەری یعنی ڕەئی ڕاستەقینەکەش تعبیر کەبرێکا کە دوو زاید دەکات چار ئەی سەرۆک ئەی سکرتێر ئەتو دەرەی دەکات پازە ناکەتە پازە دەکات یعنی توانای ئەوەشی نییە کێشەی حیزبی کوردستان ئەوەیە بەڵام لە کۆی گشتی کارتەکانی بەردەم برایانی پارتی ئیلا دەرەجە لاوازە یعنی هاتە سەرجا و تکا و
حەولدان لە گەوی يعني حەولدان لە ڕێی عێراق مەسەن نوری مالیچیە سوودانیە عادل عەبدولمەهدیایە يعني تەشەبوس بە هەمووان دەکرێت جار زەخر لە ڕئیس جەمهور دەکرێت بەڕاستی حەز دەکەم کارتەکان زۆر زەعیف بووین. ئەی باز لەوە دەکرێت کە دۆخێک دێتە پێشەوە بە هاتنی تورکیا پێت وایە ئەوە ڕوو بدا لەشکرکێشیەک بکرێ و دۆخێکی ئالۆز دروست دەبێ و خەڵک انتخابات و معاش و مشتی لەبیر دەچێتەوە یەکێک لەو سیناریوانەشی کە دەیدەن بە گوێی خەڵکدا لە ڕێی سۆشیال میدیا و ئەوەیە ئەوانە ڕێ تێدەچێ بە ڕێز مامۆستا زین دەبێ ئەمە ئاگاداربین جارێکێ هێزەکانی تورکیا هات بەناو شارەکانی کوردستان وەربوو ئاوا ئەو سەردەمە نمایە ئاگاداربین عێراق ئەو کاتی لە بەندی حەوت بوو ستا عێراق لە بەندی حەوت نەمایە ئەوجا ئەوش خۆشادی چێ لە عێراقی لە بەندی حەوت دەرینە هاات ینی کورد ئیشی خۆی نازانی حیزبی دەسەڵات زۆر جار ئەو کاتی دەمانگۆ دەستی دایتە مشارەکی ئەو لە قەدارەی دەبرتەوە کە خۆی لەسرە لەو شوێنەی ئێستا دانیشتین ئەم باسی ئەو مەوزوع ئەم کردیە کە عێراق لە بەندی حەوت دەرچووە کاکە کە عێراق لە بەندی حەوت دەرچێت تازە تورکیا ناتوانی ئەو هابکە بۆ شێوازەی ڕاستە ئەمن ئاگام لێ لە کوردستان چم بە حاوەلەکەیە لە بۆەوەی تەنانەت ئەگاوی شە بکرێ کە ئەگە فەرەزن کراوە لەو زەحمەتی شەوا بۆشێ هەتا شارەکان نا بەڵام برین ئەگەر جموجۆلە کرا برایانی پارتی حولی ئەوەی دەدەن کە عێراق بێ حکومەتی هەرێم تورکیا بەشداربی کاکەگە عێراق بێ بەهێزەوە دێت تورکیا داوای لێ کردی ئەو مرکز عملیاتەی کە تورکیا اقتراحی کریا من نازم برایانی پارتی دەبی ئاگایان لێ نەبی چۆن یعنی بەدوای ئەو ئیشەی کەوتون داواشی لێ کردیە سەتاسی بودجای عێراق بی 150 حکومەتی هەرێم بی 120 تورکیا بی ئێ باشە جەیشی عێراق بەو هەشت و هەرایە بێتەوە کوردستان لەگە تورکیا ینی ئەمای کورد دەکەوینە بندەست و پێی پۆستاڵان دیسان یعنی ئەوە دەبی لە چلێکدانەوەیەک بی جێشی عێراق ناکشێتەوە یعنی ئەوە تێکدانی هەرێمی کوردستانە یەکجاری دەبی ئاگدار بین یعنی ئەو هەنگاوەی ئێستا کەواتە چارەسەریەکەی بە چارەسەریی زۆر زۆر خراپترە ڕاستیت پێ بێم ئەمن هەست دەکەم ئەو وەزعا بوویتە قوڕاو لە بۆ ئەو برایەنە کە بەو شێوازەی قەراریاندا ینی ئیلغاکردنەوە هەر زەرەرە هەڵبژاردنەکە هەر زەرەرە تێکدانی هەر زەرە ئەگە بەبییران دێ لە کاتی ڕیفراندۆم عینی ئەو قسەم کرد دە ڕۆژ مابوو برایەن زۆری شەم پێ ناخۆش و بەڵام هۆ ئەمە ئەوە دژی هیچ لایەک نییە ئەو قسانە حەقوێ سوود وەرگن ئەو کاتی گوتمان بیکەن زەرەرە ئیلغایکەنەوە زەرەرە تەعجیلیکەن زەرەرە ینی جاروەیە قیادە ئەگە خوێندنەوەی لە بۆ واقعی نێودەوڵەتی واقعی شەرق لەوسەد واقعی عێراقی کوردستانی دقیق نەبی تووشێ و قوڕاوانە دەبی من نازانم هەندە ڕەوشەن بیرۆکە هەنا جەنابی فلان سەرکەوتووە و قەرارمان واو یعنی ئێمە سەرکەوتون و کوردم جم لێ بوو لە مامۆستایەکی زانکۆ بەداخۆی یعنی بە لە پێناوی کەچە دۆلار و چەند ناشیرنا دەیگۆ ئیترەوە کوردستان تازە بوو عێراق پارچە پارچە دەبێ شەرقۆس کاکەگەلە گوناحە ئەو قسان وڵایە وەچوی دەگەم دڵم بە خۆی دەسوتاوەکە بەو شێوازە قسەی دەکرد دڵیشم بەو سەرکردیێستەوە کە بەوەی هەردەخەرەتێ کاکە هەوەنتە نیە ئەو مەوزوعانە شەرق لەوسەد هەوەنتە نیە عێراقەوەنتە نیە یان ئێران وە کۆمەڵک قسە دەکرێ کاکە ئەوە غەڵەتە ئەو شتانە باشترین ئیش ئەوە بوو قیادەی کوردی دەستکەوتەکی زۆر گەورەی لە عێراق بەدەستێنا بوو پارێزگاری لێ بکردا بواە ڕئیس جەمهورمان هەبوو وەزیری خارجیمان هەبوو پەرلەمان ئەمە دەمانتوانی چەترێک بین لە بۆ پارچەکانی تری کوردستان نەک ئێستا ئەمە ئەو کەچە دەسەڵات و کەمان هەیە ئەو کورد جێشی ئەو دەوڵەت و ئەو دەوڵەتی دەینینە ناوە خۆمان دژی پارچەکی تیر کوردستان نازم چ دەکەین کاکە ئەوە هەمووی غەڵەت و پەڵەتە ئەجە دوایە ڕاستیش پێوێم ئەوڕۆ تو لە تورکیا شکستێکی زۆر گەورە هات گۆڕانکاریەکی زۆر گەورە لێ بوو ئەی زۆری تەئسیر هەیە لەسەر ئەو عملیات و ئەو پاڵپشتێکە لە کوردستان دەکرێت من نارێم ناکرێت چکە تورکیا بە هەموو چینەکانیەوە دژی کوردن ڕاستی ینی با گۆڕانکاری لەو حیزب لەبەوە حیزب دژایەتەکەیان بەرامبەری کورد زۆر ناگۆڕێ بەڵام تەئسیری خۆشی زۆر زۆرە حەقوەیە دەسەڵاتی کوردی ئاگای لێبی دەست لە بۆ ئەو کارتە مەترسیدارانە نەبا باشە مامۆستاکەواتە بێمەوە سەر ئەو باسی کە پارتی مەسەلەن حتا لە فەرمانگەیەک بۆ فەرمانگەیەکیش مەسەلەن تەنزیماتەکە وایە کە زۆر دەبێت پابەندی پارتی بیت سبەی ئەگەر هەڵبژاردن کرا
یەکێتی و لایەنەکانی تر دەتوان مەسەلەن بە ینی خەڵک هەندێک دەڵێت شەڕی ناوخۆ دروست دەبێ و کاتە ڕێگە نادا هەندێک دەڵێن حکوومەتێک لەو دیوی دێگەڵە پەرلەمانێک لەو دیو دێگەڵە ڕێگە نادرێت سندوق دابدریان ئەگەر ڕێگەش دراسبین لەن ڕێگە نادرن حکوومەت و پەرلەمان تەشکیل بێ ئەو وەختە ئەوانە ڕێگەیان تێدەچێت ڕاستەوەی جەنابەت دەیڵێت مەسەلەن لەبەر مەسەلەی نێودەوڵەتی و ئەوانە ڕێکێ ناچێت لە ئوسوڵی سیاست و دیموکراسیەدا ڕێکێ ناچێت بەڵام لە هەرزی واقعدا ئەوانە ڕوودەدەن وڵا کاکزان حەقوێ سوالەشم لەسەر یەکێتی و حیزبەکانی کەس لێ بکەی هەمووی لەسەر پارتی نەوی بەڵام قەید ناکرد جوابت دەدەمەوە هەرچەندە تو بەرنامەکەت هەموو جارێ وەڵاهی هەست بە بێلایەنی و زۆر بە قووەتی دەکەم دەستان خۆش بی زیاتریش وە بێلایەن و مەوزوعی بن و ڕەخنا زۆر گرنگە ڕەخنە قبولکردن کە لەسەر شاشەکەتان جاروێ لە یەکێتی دەکرێت لە ئێوە دەکرێت قبولتانە دەستخۆشیتان لێ زۆر پرسیاری دوای ئەوەم لەسەر یەکێتی دەبێت زۆر باشە ئەوە هەر وا دامنابووش چارەگێکمان ماوە بەڵام ئەوانەی کە ئێستا پرسیار دەکەم پرسیاری خەڵکن ینی زۆر دێن و دەڕۆن لە ناو خەڵک ینی حتا ڕاپرسیان بۆ دەکرێت لە پەیجەکان لەسەر ئەو قسانە ڕێی جەنابەت بۆ من گرنگە بۆ شتانە خۆی شتێکی شەیە ڕاستی لە کوردستان ڕوو لە پارتیە زیاتر لە بەرچین دەنگ وەکو برێک گەلە کۆمەچی لەسەر بیانەوە قەرار و ئیشەکان ئەوان زیاتر دەیکەن حیزبەکانی تر زۆر زۆر سڵتیان نەماوە جا ڕەنگە ئەوش ئەوی تەواوە ئەوەندی ئەمن تێیبگە هەر دەستبردن لە بۆ تێکدانی سندوق یان لە بۆ ڕێگرتن لە هەڵبژاردن مەترسیەکانی زۆر زۆر لەوەی ئێستا زیاترە ئەوە ئەو سەردەمە ئێستا گۆڕاوە یعنی جاران نییە هەندێک ئیشەیە دەبی وازح بی نەها دەبی دەسەڵاتی کوردی و حیزبی دەسەڵاتی کوردی ئاگای لێبی ئەوەی دەگۆترا فلان حیزب لەگە سین هەڵبژاردن کە هەردەیباتەوە ئەوە ڕۆی ها ئەوە ڕۆیە ئەو جارە فلان حیزب ئەگە یەک کورسیش بینی هەر دەسەڵاتدارە ئەوە ڕۆیە فلان حیزب چی بوێ لە عێراق و لە کوردستان هەردەڕ ئەوە ڕۆیە یەک کۆمەڵە مەبادی ئەساسی ڕاگررتنی دەسەڵات ڕۆیە ها دەبی حەقوەیە اعتراف بۆ واقعا بکەن کە هاتە پێش لەبەرچی جورئەت دەدەمە خۆم دەرم گۆڕانکاری هاتیە و هیچ چارەسەر نییە حەقوەیە ئەو گۆڕانکاریە وا بە ئاشتیانە هاتە پێش لەبەرچی وای لێ بکرێت بە تونند و تیژی و وای لێ بکەن کە حیزبێک لە کوردستان یاخی بووە و قراری لە بۆ دەربچی وەکو سەردەمی ڕێفراندۆم زۆر لە مەترسیدا بوو من ئاخیر هەڕەشەی ئەمریکا لە بۆ سەرکردایەتی کورد گوتیان پێیان گوتن ئەگەر لە سەرۆکایەتی هەرێمنێ خوارێ وەک چۆن نۆریێگا لە پەنەما زۆر بەوردی کەوتەریان نارد و لە ناو ڕیاسی جەمهوری گرتیان و بردیان گوتیان ئەوە لە سەرکردە کوردەکان دەکەی یعنی ئاگەتەن لێبی ئەوانە هەموو لە پێشن یعنی ئەگەر ڕێلەوەی شانە بگیرێ ئەمن دڵنیام کە بایکۆت دەکرێت یان هەڵبژاردن دەکرێت بەیانی ئەمریکاوەیە دەرێ کاکە ئێمە پشتگیری لە هەڵبژاردن و لە دیموکراسی دەکەین یەکێتی ئەوروپا هەروە دەرێ نەتەوە یەکگرتووەکان هەروە دەرێ ئەو کاتی عێراق شوادرێ ئەو کاتی هەموو حیزبە کوردستانەکانی شوادرێ کەواتە ئەو کارتە کارتی ڕێگرتن کارتی دواخستن کارتی عەرقەلە لە پێشکردن کارتەکی زۆر لاواز و مەترسیدار و پێچەوانەشە لە بۆ خۆیان لەبەر هەندێک ئەو مەجالانە کەمتر باوە ڕاستیەکەی باش ئەنجە بابێنە سەر یەکێتی هەرچەندە یەکێتی بەهۆیەوەی کە بەشداری یان ناوی کاندیدەکانی تەسلیم کردووە و دەڵێ بەشدار دەکەم لە هەڵبژاردندا کەمتر لە تیشکەکەی لەسرە بەڵام ئەرکە قورسەکەی ئێستا لەسەر شانی یەکێتی ڕێڕەوە ڕاستەکەی چییە تقریبا لە 10 ساڵی ڕابردوودا بەهۆی کێشە ناوخۆیەکانی بەهۆی کۆچی دوایی سەرۆک مامجەلال یەکێتی ڕەنگە مەسەلەن حتا لە قەراراتەکانی ناو حکوومەت زۆر لاواز بوو بێ لە قەرارات تا حەسمەکانی هەرێمی کوردستان لاواز بوو بێ زۆرشی ڕادستی پارتی کردووە ئەو حقیقەتانە هەموو کەس دەیزانێەوە جەنابیش دەیزانی ئێستا ڕێگە ڕاستەکە بۆ یەکێتی کامەیە کە بیخاتە خزمەتی خەڵکی کوردستان خۆی دزانی چۆنە ینی ئەو تەوافقەی کە هەیە هەتا ئێستا کۆتایی هاتووە ڕاستیەکەی ینی دەبی بینە ناو دەستگۆڕی دەسەڵات یعنی ئەتا ئێستا ئەو ئیشەی کرایە برانی پارتی قازانجیان لێ کرد بوو کۆت ئەوە کۆتایی هاتیە کەواتە ئێستا ئەمە و جارە لە سەردانی یەکێتی ئەوروپا باسە چیوایان کرد گوتیان بۆ
ئێوە هەر دەرێن یەکێتی و پارتی یەکێتی ئێوە قسمە معارزە بە هاوپەیمانی لەگە یەکێتی بکە و دەسەڵات وەرگن پاشی 19 ساڵت کە برایانی پارتی لەگە دوسێ حیزب بکە ڕێککەون دەسەڵات وەرگن و ئەوە وای لێ دێ نەمیلیشیا دەمینێ نەهێز دەمینێ دەبنە حیزبەکی مەدەنی خۆی قسە زۆر تەواوە ینی ئێستا هاتە پێش ئەو بابەتەکە ئێستا مەدرین گۆڕانکاری بەڕێوەیە حتا ئەو جارش برین ئەگە یەکێتیش دەسەڵات وەرگری لە بۆ داهاتوو ئەو مەدخەلەیە ئەو دەواازەیە کە ئەوەی ئێمە باسیەکەین کە سەبەر دەستگۆڕی جارشکەش یەکێتیش لە سا حکوم ناوینیجا یعنی ئەو دەستگۆڕی دەسەڵاتە ڕاستەقینە دێتە پێش کە 30 ساڵە جامید ینی مەیە دەتوانانی برێن یەکێتی نیشتیمانی لە چەند خاڵێک ئێستا خۆی تونند و تۆڵ کردیا لەوەی کە تاڕادێک بە هەموو قرارەکانی پارتی رازینە کە پێشووتر تابیعەیەک بوو پێشووتر وەکو برێیش فانکشنێک بوو لێ هەرچی ناوی لێدنی وابوو ئەوە ئێستا دیارە ستۆپەرچی گرتیا ئەوە لە لای خەڵکی بوویتە ڕەسیدێکی دەنگ لە بۆی لە لایش کەس ڕووی لە عێراقە بۆ نمونە برایانی پارتی ڕوویان لە تورکیا دەچی لە هەر خەبیرێکی دنیای لە هەر دەوڵەتێکی دەبرسی دەرێن نەخێرەوە ساغ نییە ئەوە غەڵەتە ینی هەڵەیەک استراتیجیە تو ئیشتو لەگە عێراقە ئەدی خاڵی لاوازی چێ خاڵی لاوازی ئەوەیە متەڕەدیدا خاڵی لاوازی ئەوەیە ئەوجیان تیمەکەیان خۆی لە ناو حکومت یەکجار زۆر لاوازە خاڵی لاوازی ئەوانەیە کەواتە دەتوانی مەجای هەیە ئەو جارە بەرێکی فراوان کە لەگە هەموو لایەنەکان حتا لەگە ئەوەی کە مەسەلەن هەندێکیان هەیە ناکۆچیان هەیە یان بەشەکن لە یەکێتی و جودا بووینەوە گۆڕانە بەرەیگەلە ئەوانەکە لە یەکێتی جەن دەکرێت بە برایەتی یعنی ئەگەر عقلێکی فراوان و گەورە هەبی لە ناویەکێتی سنگ فراوانی هەبی دەتوانانی لەگەر ئەوانش ڕێککەوتەوە دەتوانانی لەگەر لایەنەکە چکە ئێستا لای یەکێتی شانازیەکی هەیە دەرەکە کە ئەمێن وتە قایم هەیە دایتمە حیزبی تر یەکگرتووە سۆسیالیستە کۆمەڵە و درێوتە محافزم دایتە گۆڕان درێ بەرام لە لای بەرامبەرم پارتیش فەڕاشە چیش ناداتە یەک کەس خەڵکی کوردستان و حیزبەکانیش ئەوی دەزان ئەو ئەزمونەی بکاتە حەقیقی و گەورەتری بکات لەسەر ئاستی حکومەت و هەموو هەرێمی کوردستان تەبعاً زیاتر ڕەسیدی بە قووەتر دەبی و بە تایبەتی ئەگەر ئیشەشکە بکە لە ئێستاوە هەر لە سبەیەوە ئیعلان بکە برێکا کە ئەمە چۆن بەوەی ڕازی بووین کە دەنجیشمان هینا 5 کورسیمان هینا لە کەرکووک بەڵام بەوەی ڕازی بووین با محافزەکی کوردی سەربەخۆ بێ چکەوە زۆر وەکو برێی چاکەیەکی گەورە بوو لەگە کوردەوە دەتوانی برێ ئێمە سبەی ئەگە حکومەتیشمان بەدەستینە لەگە لایەنەکانی معارزە کەسێکی تەکنۆکراتی شارەزای دڵسۆز دەکەینە ڕێی زۆرا باەکێکیش نەبی یعنی ئەو هەنگاوانە لە بۆ یەکێکی زۆر باشە ئەوەندی تەمەشای یەکێتی دەکەم نازانم دوو دڵم ئایا جورئەتی هەیە ئەوەی بکایەنە چکۆ زۆر لە قازانجی خۆی و لە قازانجی وڵاتەکەیتی فشارەکان لەسەر یەکێتی پێ دوایە لە چەند ڕۆژی داهاتوو بەرەوچوی هەنگاو دەنێن چکە فشاری زۆری لەسەر دەبێت بۆ مەسەلەی پێشتریش لەسەرەوە بە پێی زانیارەکانی فشاری لەسەر هەبوو کە یەکێتی ناوی کاندیدەکانی ڕادەست نەکا بۆی پرۆسەکە فەشل بێنێ بەڵام 2000 یەکێتی ناوی کاندیدەکانی ڕادەست کرد فشارەکان پێت وایە لە چیەوە دەبن بۆی یەکێتی ڕازی بێ بۆی نەچێتە ناو پرۆسی هەڵبژاردن و هەڵبژاردن نەکرێ و ئەو بەترسیانەی پیشانی دەدەن شەڕی ناوخۆ دوودارەی و تۆخبوونەوەی دوودار ئەو فشارە ئەو مەجالانە نەمایە ڕاستەکەی مەجای دوو ئیدارە و ئەوانە نەمایە مەجای ینی هەر باسی دوو ئیدارە ینی هەرێم تێکچ هەر لایەک ئەو باسی بکە تازە ئەوە مەجالە نەمایەوە کەسی شاڵە جورئەتی ئەوەی ناکە باسی دوو ئیدارەی بکە باسی تورکیاش ڕاستی کارتی تورکیا بە تایبەتی ئەوڕۆ و لە سەردانەکەی بەڕێز سەرۆک وەزیرانیش لە بۆ ئەمریکا وازح دیارە تاییدی ئەوەی ناکە کە هەرێمی کوردستان بەشداری یارمەتی دەربی لەو پرۆسەی کە تورکیا بەتەمایە لە کۆتایی ئەو مانگەی دەستی پێ بکە و عێراقیش زۆر مشەجع نییە کەواتە ئەو کارتە زۆر بە قووەت نەما بە تایبەتی لەو هەڵبژاردنێ ئەوڕۆ کە تورکیا و ئاک پارتی شکستەکی گەورەیان هینا ئەو فشارانە زۆر کەمەوە فشاری ناوەخۆ لەسە ئاستی میلی نییە لەسە ئاستی حیزبەکان نییە یەک ئاست دەمینی ئەو خاڵە دەبیت تەحمل بکەن جێلێن ئەگەر هەر دابەشێکی مادی عائیلی لە بینی یەکێتی و پارتی هەبی
ئەوە فشارێکە و فشارێکی زۆر ناشەرعیشە ئەگە هەبی نازانم هەیەنە دەنا باقی فشارەکانی تر لەسەر ئاستی جەماوەری یەکێتی و لەسەر ئاستی شعبیش تاییدی ئەوەی دەکەن کە یەکێتی نیشتیمانی نەک یەکێتی نیشتیمانی تاییدی هەموو حیزبانە دەکەن کە کەس هاوپەیمانی لەگەر پارتی نەکە ئەوجارە لە پێناوی ئەو لە پێناوی گۆڕانکاری نەک لە پێناوی دژمنکاری ورد بین دەبی یعنی میلەتیمە لەگە دژمنکاری نییە لەگاوی نییە ئەمە گەلە کۆی لە حیزبە بکەین و تێکی هەردنی و پارچە پارنا دەستگۆڕی دەسەڵاتەکی جوان لە سەرخۆ و یەکێتی نیشتیمانیش دەرفەتەکی هاتە پێش کە لەو کاتێک کە گۆڕانکاری دەکرێت دەبینی حیزبی معارەزە حیزبەکانی معارەزە لەو پەڕی مردوون بەمعنا جارێکتر مەسئولێتی هاتوتە سەرشان ئەگە بزانی ئیشەکی ورد بکە ڕاستیان با قسە کرد لە بۆ بکە ئەو جارە مەجال هەیە حیزبك لە بەرامبەری برایانی پارتی هەتا نێزگەی 40 کورسی بینی ئەجاوە معارەزەیە ئەجارە یەکێتیە لەوان لەو دوی لایەکە زۆر کورسێ ببهێنی ئەمن وەکو خۆم پێم خۆش بوو معارەزە یەکبی و ئیشم لە بۆ کرد زۆر ئەوان ئەو 40 کورسی بینن ئەوان ئەو 45 کورسی بینن یان حتا 50 کورسیش بین نیان کرد شانسەکە ئێستا لە بۆ یەکێتی هاتووە ئەگەر شارەزابی ئەگە بزانی دەرفەتەکی زۆر تاریخیە ڕەنگە زۆر جار بیریەوەی کردیتەوە کە خوێنش زۆر دەڕژێ ئەگەر ئەو گۆڕانکە ئێستا و خوێن ڕژانە نەما دابەشی کوردستان نییە دوو ئیدارەی نییە بە لە سەرخۆیی هاتە پێش بەس عقلێکی زۆر گەورەی دەوێ ئیشکردن یعنی جاروێ باسی ئەویان کردیا کە عقلێکی ئەوەی دەوێت کە چۆن عملیاتی دڵ دەکرێت ئەو شێوە عقلەی دەوێت بەڵێ دوا سەرنجی بە ڕێز مامۆستا مەسعود زۆر سوپاسن ئەەکەم دەستخۆشبی دوا سەرزمان ئەوەیە ئیشاءالله کوردستان بە خێر دەبی کوردستان لە سەر ینی لە سەوجاوسەری گۆڕانکاریەکی گەورەدایە ئینشاءالله دەکەوێتە دەستێکی ئەمین و شارەزا داهاتی کوردستان لە خۆمان سرف دەکەین لێمان زۆر زیاد دەبی دەتوانین سوپایەکانی داگیرکە لە ناو وڵات دەرکەین دەتوانین کەرکک بجێڕینەوە دەتوانین برایەتێکی وا ڕاستەقینە بکەین ئەو کاتی ئەوەی ئێستا میلەت هەموو دژمنیەکە هەموو بکەینەوە برا و حتا لەوەش کە ئێمە لێبوردۆمان ئەوەندە زۆربی لەو برایانەی خۆمان کە زوڵمیان لێکردین لە ناوە خۆی کوردستان فەسادیەکی زۆریان کردیا وڵاتیان فرشتیا حتا دەتوانین لەوانیش خۆش بین بەڵام لە چوارچێوەی یاسا و سزایەکی وا کە ئەوانە جارشکە حیزبایەتی و ئیشی سیاسی و ئیشی سەرکردایەتی نەگرنەوە دەست زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا مەسعود عەبدولخالق خاوەن ئیمتیازی دەستگای ساندارد و نووسەر و چاودێری سیاسی سوپاس بۆ بەڕێستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم پانۆڕامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ